باز بخوا من نوێژەکانم دەکەم من بەڵام چوار فەرزی نوێژەکەم دەکەوتە ناو ئیشەکەم لە ناو ئیشەکەشم بەڕاستی توالێتەکانی ئەوروپا ئاوی لێ نییە یعنی دوور لە ڕوودماوەستە ینی ئاوی لێ نییە بەس کلێنکسی لێیە زۆریش قورسە ینی بتوانین باو خۆت پاکێ و دەست نوێژ هەڵگریت و اینجا لەو سێ چوار فەرزم دەکەوتە ناو ئیشەکە کە ئاویش بەردەست نەبێ هەر مەمنوعیشە ینی ئەگەر ساحب ئیشەکە و کەسە ئیشی لەگەڵ دەکەم بزانی ئاوشت بەکاردێنم و توالێتەکە تەڕ دەکەم و پیس دەکەم يعني دوور لە ڕوودماوەستا عەفوم کە پرسیارە دەکەم ینی دەکرێت ئێمە ینی بە کلێنکس خۆمان پاکەینەوە نوێژەکەش بکەین قبوڵە ینی هیچمان پێ ناکرێت زۆربەمان هەروەین تۆ سەیریکە هەموو خۆشیەکانی ئەوروپا باشی هەموو خۆشیەکانی ئەوروپا ناگاتە ئەو سەحەت و ڕەحەتی لە کوردستانە بۆ خۆت یعنی بەڕاستی تاراتێکی مەزبوط بە ئاو ئەیکەیت و پاک و تەمیز ماشەڵڵا والحاصل خوای گەورە دەری خێر لە هەموو لایەکتان بکاتەوە ئیسلام بریتیە لە تەهارەت بەخوا ئێمەش ئەگەر موسڵمان نەبووینایە ئەبوایە هەر خەریکی کلێنە سەڵگرتنەوە و شتانە بووینایە بە سوپاس بۆ خوا الحەمدولله سپاس بۆ خوا مامۆستا سپاس بۆ خوا موسڵمانین الحەمدولله کاکە گیان جەنابەت مادام لە وڵاتە ئەژی و ئیشەکەت ئاوایە هەوڵ بە باشە قوربانگیان هەوڵ بە ئەگەر سەرقاڵیەکی زۆرت هەبوو هەوڵ بە نوێژەکانت جەمعکە یعنی چۆن نیمەڕۆ لەگەڵ عەسرا چوار ئەیکەیت مەغریبان لەگەڵ ئیشایانە ئەو کاتە ئەتوانی هەردووکیان بەریتەوە ماڵ باشە ئەو کاتە ئەتوانی هەردووکیان بەریتەوە ماڵ بە جەمع هەردووکیان بکەی ئەمە لە حاڵەتی زەرورەتە کە خۆت باسیەکەی بەڵام ئەگەر حاڵەتێک زانیت دەستنوێژەکەت ئەمێنێت باشە دەستنوێژەکەت ئەمێنێت و کێشت بۆ دروست نابێت لە ڕووی دەستنوێژەوە لە کاتی خۆیان بیکە مامۆستا گیان من باسی ئەم ڕۆژێک ناکەم جاری وایە بە مانگ شتێکی وا ڕوونادا کە لە ماڵە ڕۆم دەستنوێژ هەڵەگرم سوپاس بۆخوا بەڵام جاری وایە تر حالەتی زەرورە توالەت پێویستە بێت لەو کاتەش سێ چوار فەرز دەکەوێتە ناو ئەو ڕۆژە ینی نازانین نوێژەکان بکە یان نەیکەی بێتەوە لە ماڵەوە بیکەی ناوەکوتم حاڵەتی زەرورەت هەبوو ئەتوانی بیتەوە ماڵ نوێژەکان بەیەکەوە کە یعنی دوو چی پێڵێن نوێژەکان جەمع بکەی نیمەڕۆ لەگەڵ عەسرا مەغریبش لەگەڵ ئیشایە نوێژی بەیانیش لە کاتی خۆیان کرێ نابرێتە پەنای هیچ نوێژێکی تر زۆر سپاس مامۆستا گیان لە کاتیشم گرت